ئەم سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستانە بەڵێ کاتی خۆشی ئەم پرۆژانم پیاون تەرحیان کردو بەڵام ئاوای پێ باش بوو خودی بە تایبەتی نەقیب بوو مەسەن لەم سندیکایە پۆلیس هەیە مرور هەیە مامۆستا هەیە ئەندازیار هەیە دەستگێڕ هەیە هەرچی کە تۆ هەیە ئەندامە کە لە کاتێکە من و تۆ ناتوانین سبێنێ ببین لە سندیکای کرێکاران بینمە ئەندام یا لە یەکێتی مامۆستایان یا لە نەقابی ئەتوانین ناتوانی ئەمە لەبەرەوەی ڕێژەکە زیادکەن بڵێن ڕۆژنامە نەمانەیە ئۆستاز ئەمە کەوتم بێ ئەرزشکردنی ئیشەکەیە ینی ئەمە دوای ئەوە ئۆستاز غیابی میدیای نیشتیمانی دووەم ئەم خولەی کە پەرلەمانی پێشوو ئەمە ناکەێستا ئەمە نازانم چی لێ دێ تەمان خراپترە بێ بەڵام ئەو خولەی پێشوو لە خودی سەرۆکی پەرلەمانەوە ڕۆڵی زۆر خراپیان هەبوو لەوەی کە نەیانتوانی مەسەلەن خەریکی یاسایەک بووین یاسای سۆسیال میدیا و یاسای ڕیکلاموانە ئەسڵەن گوێی پێنەدا گویان نەگرت بۆی دوایین قسەکە مۆیە بەڕاستی ینی بمبوورە لەم سەرمێزە ئەمە لە حضوری جەنابتە ئەم کەناڵە بەڕاستی یعنی وای لات و ئینسان شەرمەکا بڵێ ڕۆژنامەنووس بەداخەوە ینی من حەقت پێم زۆر بەدا یعنی کاکە بە ئێران و تورکیا جەمعیەتەکان 180 میلیۆن نفوسە 15,000 ڕۆژنامەنووسیان هەیە معقولە لە هەرێمی 6 میلیۆنێ 15,000 کەس ڕۆژنامەنووس